اگر هەولێر ئازادی تێدا نەبایە ئەمڕۆ ئەم برادەرە بەم شێوازە قیڕەقیڕی نەدەکرد. ئەوانە هەر تەبیعەتیان وایە هەموو شتێک بە پیسی ببینن، بە ئێمە خاوێن نابنەوە هەتا شتی خاوێن ببینن. هەر دوو مانگ بەر لە ئێستا خۆیان بە مدەڕەعە و دەبابەت چوونە سەر خەڵکی خۆیان لەناو شاری سلێمانی. خەڵکی سلێمانی گوناحی چییە بەم شێوازە؟ سزای ئەمنیەتی ئەو شارە و خەڵکی سلێمانی دەدەن. طبعا ئەمڕۆژ یەکێکتر بوو لە ڕۆژە پڕ چالاکیەکانی هەولێر بۆ سەرخستنی لیستی 275 پارتیمان. ئەمڕۆ هەولێر ژمارەیە کار و چالاکی بەخۆیەوە دیت. ئەوەی ئەمڕۆ کەژ ئێوە دەیبینن بەشێکە لەو کار و چالاکیە بەم درەنگانی ئێوارەیە کە ڕۆژانە لە بەیانی تاشە و چین و توێژەکان بە شێوەی جیاجیا ئاهەنگی سەرخستنی لیستی 275 پارتیمان ئەنجام دەدەن. ئەم ئاهەنگانەی دەیبینن پەیامێکە بۆ دۆستەکانمان کە دڵخۆشن بە سەرکەوتنی پارتی بۆ پەیامێکیشە بۆ ناحەزان و نایارانی گەلی کوردستان نەگی پارتی، چونکە هەر ناحەزێک ناحەزی گەلی کوردستان بێ ناحەزی پارتیشە. پەیامێکیشە بۆ ئەوان کە ئەمە ئاهەنگی پێشوەختەی سەرکەوتنی پارتیە لە هەولێری پایتەخت. هەندێک خەڵک هەیە هەموو شتێک بە پیسی دەبینێ، ئەنێ ئەوانە هەر طبیعەتیان وایە هەموو شتێک بە پیسی ببینن، بە ئێمە خاوێن نابنەوە هەتا شتی خاوێن ببینن. نازانم ئەوڕۆ دیارە برادێک لە هەولێر قسەی کردیە، هەمووتان نیەتانەوەیە. برادێک طبعا لە هەولێر نا لە دەرەوەی هەولێر قسەی کردیە، لە ناو هەولێر نییە، چونکە ئەوانیش دەزانن هەولێری زەردپۆشە و هەولێر لەوانە قبول ناکات قسە بە هەولێر برێن، قسە بە خەڵکی هەولێر برێن، قسە بە ئەمنیەتی هەولێر برێن، قسە بە ژینگەی هەولێر بڵێ. بەڵام لە دوورەوە هەندێک قسەی کردێت دیارە ئەمڕۆ لە دەوروبەری هەولێر. پارێزگاریکردنی هەولێر بۆ کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان تەواو بە ئەرکەکانی خۆی ئەستایە. ئێمە ئەو برادەرانە لە جیاتیەوەی ستایشی دەست و قامەتی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بکەن کە بەشێکی گرنگ بووینە لە پاراستنی ئەمنیەتی هەرێمی کوردستان، دێن تانە لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەدەن. من حەز دەکەم لە ڕۆژی 11 هێزەکانی ئاسایشی ناوخۆ وەڵامی ئەوانە بدەنەوە، چونکە ئەمە تەشیرکردنە بەوان یەکەم شت. و پاش ئەوەش طبعا باسی درۆن دەکەن. درۆن طبعا ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوش یەک دوو جاری تریش ئەو قسەیەم کردێت تەنها بە بیریان دێنمەوە. لەو کاتانەی کە هەولێر هێرشی دەکرایە سەر، هێرش کراوەتە سەر هەولێر نەک پارتی یەکەم جار، بۆیە پارتی دیموکراتی کوردستان بە ئەرچی خۆی زانیوە، دەستگاکانی ئەمنی لە هەولێر بە ئەرچی خۆیان زانیوە کە ئیدانەی ئەم کارە تیرۆریستیانە بکەن دەرحەق بە هەولێری پایتەختی کوردستان. ئەوان ئەو کاتی زاتی ئەویان نەکرد، بە تەنها چەند وشەیەکیش ئیدانەی ئەم کارە تیرۆریستیانە بکەن لەبەر ئاغاکانیان. بەڵام ئەمڕۆ کە دەیانەوێ وەکو نەقسێکی هێزەکانی ئاسایش لە هەولێر باسی بکەن، ئەمە خەڵک خۆی وەڵامیان دەداتەوە لەم بابەتەشدا. ئەوەی ئەوان باسی دەکەن طبعا هەولێر خۆی یەکلایی کردیتەوە کە هەولێر لەگەڵ پارتیە و خەڵکی هەولێر ئێمە سوپاسگوزاری تاک بە تاچی خەڵکی هەولێرین کە هەمیشە دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان دەدەن و خەڵکی هەولێر دەنگ بە ئارامی دەدا، بە سەقامگیری دەدا، بەو ئەمنیەتە دەدات کە لە هەولێردا هەیە، بەم بوجانەوە دەدات کە لە هەولێر و تەواوی کوردستاندا هەیە، بە پرۆژە گوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەدا. ئەوان باسی ئارامی هەولێری ئارام و پایتەخت دەکەن، دوو شەقامیان لە سلێمانی پێ نەپارێزرا. کام ئارامیە ئەوان دێن ئەمڕۆ کە ئیدعای بۆ دەکەن؟ هەر دوو مانگ بەر لە ئێستا خۆیان بە مدەڕەعە و دەبابەت چوونە سەر خەڵکی خۆیان لەناو شاری سلێمانی. خەڵکی سلێمانی گوناحی چییە بەم شێوازە؟ سزای ئەمنیەتی ئەو شارە و خەڵکی سلێمانی دەدەن. ئەمە هەر خۆی وەڵامێکە، هەر خۆی ڤیدیۆیەکانی خۆی بینێتەوە بەرچاو کە لەسەر شەقامەکانی سلێمانی کە بە درێژایی مێژوو شەقامەکانی سلێمانی ئەم جۆرە مدەڕەعە و دەبابە و هێز و چەکی قورسی بەخۆیەوە نەدیتیان. ئازادی تێدانی ئازادی ڕادەربڕین بۆچی کەوتراوە لە هەولێر؟ ئەگەر هەولێر ئازادی تێدا نەبایە ئەمڕۆ ئەم برادەرە لە دەوروبەری هەولێردا بەم شێوازە قیڕەقیڕی نەدەکرد. زۆر سوپاس.